سڵاو بینەرانی شارپێز شەوتان باش. ئەم شەو میوانێکمان لەگەڵا سەبارەت بە کێشەی ناوچە داڕەنراوەکانی هەرێمی کوردستان کە کێشەی جوتیارانی کوردستان جوتیارە کوردەکانمان لەو ناوچانە بۆ باسەکە گرفتیان بۆ دروستکراوە لەلایەن جوتیارە عەرەبە هاوردەکانەوە. بەپێی لێدوانی میوانەکەمان بێ ئەو کەسانە گرەبەستی سەردەمی باسییانێ ئێستا لە بەغداد لەلایەن وەزارەتی کشتوکاڵەوە زیندویان کردوێتەوە. ئەم جوتیارانە تەنها 5 ڕۆژ مۆڵەتیان هەیە بۆ ئەوەی لە شوێنەکانیان بمێنەوە. ئەگەر بێت و ئەمان نەچنە بەغداد ئەو بڕیارانەی کە دەرچووە تاانی لێ نەدەن، ئەوە دەبێت لە ماوەی ئەم 5 ڕۆژەدا زێدی باوباپیریانیان بەجێبێڵن. ئێستا کاگلوقمانمان لەگەڵایە لوقمان محەممەد ڕۆستەم لە گوندی تەپەچەر بوو، زانیاری زیاتر لە کاگلوقمان وەرەگرین. شەو باش کاگلوقمان. شەو خۆت باش مەقوربانی. کاگلوقمان پێشتر ئێمە گفتوگۆمان کرد، هەندێک زانیاری پێداین. ئێستا بۆ بینەرانی شارپێس بتوانیت ئەم ڕوونکردنەوەمان بۆ بدەیت. ئێوە بۆچی ماوەی 5 ڕۆژ مۆڵەتتان ماوە کە لە شوێنەکانی خۆتان بێنەوە بێ دواتر چۆڵی بکەن؟ ئەمە کێشەی کۆنە تقریبان کە با خەڵکێکیش گشتی ئاگادار بتۆم قسەوە هایکەم. ئەمە ئەم 5 ڕۆژەوە دیاسەمانیستاکەەوە حاڵ حازری کە پەیوەندی کردمان لەگەڵ ئەو مەسئولە گەورەکانە لە پارێزگای دیالە و لەگەڵ بەغایە. ئەمە گشتمەیم ماوە و ماوەیە کێشەی بۆمە دروست دیعین نەبژی مانی کدومان، بەڵام گشت هەفتەیەک 3 ڕۆژێک یانیتیان هەرەشە لەماندن فشار لە سەرمانکان ئەم کۆنە باسیەکانیانەوە وەرەقەیان هەیە هین سەدامی. ئێمە تاپوی ڕەشمان هەیە و لە کات 75 بامان کریا بۆ ڕوومادی و ئەو ناوچە دوورەکان هین بەسڵە و مەسڵە و ڕوومادی و بەغا فهات دوای 2003 ڕخیا سەدام حوسێن هاتیمان دیاگران دیاوە تاکو پێشی ڕفراندۆم حاڵمان زۆر چاک بی، حاڵمان باش بی و ئاسایش ئۆناوە پاسەوان کوردی هیچ کێشەمان نەوی عشخۆمان کردیمان بە شەو بە ڕۆژ. بەڵام دوای ڕفراندۆمەکە بەداخەوە ئەو ناوچەکەیمان کە شێخ باوەیە سەربناهەی گوڵاڵەیە پێشمەگە و ئاسایش دوای ڕفراندۆم کیشەوە بۆ دوای لای کوڵەجۆ ناوەوە. ئێستاکە حاضری بین ماوە دووسێ پەرلەمانتار هەیە هین دیالن چنە لە بەغان دانیشتنە ئەوەک مزور کرویە کە ئەحمەد شێخ جبوری ئەوانە تیان ئاسانکاری بۆ ئەم عەرەبە هاوردەکانەکان ئەوانەوە لە گوندەکەی مەبێنێتە پەچەر مپاڵانی شێخ باوەیە کات دوای ڕخان سەدام حوسێن دەرچینە بۆ شارەبانە بۆ بەعقوبەیە بۆ جەلەولایە لەو شوێنێ نەمانەوە لەوەرە زاناسم سزایان دریێت. بەڵام دوای ئێستا ئەم فترەیمە ئەم جیامان زۆر تاڵاو بیە هەینا ئەم دەردا کە بین ماوە معنی ناگەتە مانیک ناگات فشار هەیە لەسەرمان عەرزمان سوزنن جار يعني امسال وها ڕۆی عەرزمانی سوزانن گەرمەکەمان سوزانن فشارەکە کێشە وەنی يعني ئێمە حاڵ حازر ئەوان پشتیان هەیە کە پشتیان هەیە لە پەرلەمانتار خۆیان لە پارێزگای خۆیان پشتی بەڵێ. ئێستا ئێوە کێشەکەیتان گەیشتوت بە چی کۆتا ئەنجامی کە ئەو کێشەیە کە ئێوە پرسیارتان لە پارێزگار و فەرمانگەی کشتوکاڵی ناوچەکەی خۆتان کردووە کێشەکەتان گەیشتووە بە چی؟ وەڵامی ئەوان چییە بۆیەوە؟ ئێمە ئەو زانیارمان بوو کە لجنەیەک ئەتیە لجنەیەک هەتیە یاسایی تێت کەشف ئەدە کە تحقیقەکە کە ئەم وەرەقەی هین ئێمە ڕاستە هین تا بۆ ڕەشەکەی ماهێنێکی ئەوان بەڵام ئێمە پێشی 3 ڕۆژێ شتی خۆم دیمای ئەم کارەسە دەدیمە نەچی عەقڵمە ئەم زینیاری وها نەوی زینایبی لجنەیەتیە تحقیقەکە وەک ئەو کردەگەیتر بەڵام شتێک دیمە کە خێزان هاوردنە مناڵ هاوردنە کەنج هاوردنە بە کوتەگەوە یان قەزەیەوە نیە بە یاساییبان بە نایاسایی هاتە بۆ شەڕ. بەڵام لەو لە جێش عراقی بی ئێمەش خۆت زانی ناتوانین نە سوورە بگرین و هێزێک ماش نییە پاسەوانمان بکە پەیوەندی کردیمان حاڵ حازری ما کە برای خۆم و ئاموزام پرسی حکومەتەی کۆماکەمە کە لای دکتۆر بەرهەم ساڵح ڕۆیمانە کە لای دکتۆر بەشیر حەدەد براکی خۆم ڕۆیە پرسی کردیە گێماسە لای هەموو پرپرسەکان و کشکەڵان ئاگادار لێمە دوای ڕفراندۆم دەردووامان هەیە و کێشە چارەسەر بۆمانکەن. بەڵام حتا کیستا ئاخر کردەکە دوایین کێشەکە ئێستاکە ڕۆژێ چوارشەمە بوو ئەی چتە نەچی عەقڵەوە یانی کە خێزان هاوردنە وەرەقە و بریار هاوردنە مزەوەڕ کە ئەمریکا هاوردنە یان پشتگیریەکیان کردایە لە بەعقوبە و لە بەغاوە کە بانێک ڕاست داچن ناخانەکانمان عەرزەکانمان بۆن ئیتری مش پەیوەندی کرد لەگەڵ بەعقوبەیە پەیوەندیکەمان وسانیمانەوەی بەس کاتیکە
ئایا کاتەکەی ما یعنی کاتێک دریاستمان ئێستا حازی کاتەکەمان ئیمە لەگەڵ براکەم برام و ئامۆزام لەگەڵ پارێزگای دیارە قسە کردیە وتێ بەبێ ئەوزن ئیمە ناوتبان ئەی وەرقە لە کام لە هاوردە ئەوەی من چێشت وەرقە لە کام لە هاوردن کە بریابانە بڕە ناو خانی و حوشمان و عزەکەمان داگیر بکەن يعني قضية ياسایی نییە قضیە نایاسایی ئێوە چەندێک مۆڵەتان پێدراوە تا شوێنەکانتان بەجێ بێڵن ماوەیە کە تهدیدی نەکردنە کە چەند ڕۆژی کەوتیان بگەنە خۆتانە ئێوەش بڕۆن طعن بکە بەم قەرارەوە ڕاهێنە ئەیش خۆت سەردانی دکتۆر بەرەم ساڵح و سەردانی دکتۆر بەشیر حەدادمان کردووە ئایا ئێستا ئەوان ئاگاداری ئەم کێشەی ئێوەن کە ئێوە چەند ڕۆژێکی کەمتان ماوە و دواتر ئەبێ شوێنەکانتان چۆڵ بکەن ئێمە حاڵ حاضر گاماسێ شۆران گشتی و ڕۆژی چوارشەمەش ئاگادار ئاسایش کۆلۆجیش قسووری نەبووە ئیش کردووە بەڵام ئەوەی شوتی ئێبێ ئیمەش حەوڵ بەیمان و براکەمش و ئامۆزەکەم شوڕۆن لای پارێزگای دیالە دوێنەکە لای پارێزگای دیارە بێن لەگەڵ گفتوگۆ بکەن و بگەینە چارەسەر و قسەیە بەس بەڵام حتا ئێستا حاڵ حاضری ئێمە گەسەمان جای مە خوا نابێ یەکشڕۆژی و دومی تشتش ئێمە ئەمانە چەکداریانێ مثلەن تەتەوع کردی خۆبەخش خۆی کردیە ئێمە بۆ مانیە خۆبەخشماکەن لە شینی بی کوردەوە ئەبێ وەل کوردە بوویمان لە بنە ئێوە داواکاری هەیە بێن و بانە سەر خەتوەلمانە پەرلەمانتارمان ئای کاکشی کۆمەری وێسە بەتەبان خات ئای کاریم عالی ئاغەیە پارێزگای دیارێ بەتەبان خەتەوە پەرلەمانتار ئەوان بۆیان ئیشەکان ئیمەش داواکاریمە پەرلەمانتار خۆمان و سەرکردایەتی حکومەت کوردستان بەتە با سەرخەتەکە یعنی شتەکە ئەم شتە دیمەی هاتن بۆ خوێن بۆ کوشتن بۆ شەڕاتنە ناتە با یاساییەوە ئیمە گەرەکمان یاسایی بوو ئەوان بگەتە یاسایی و قانون نەگەتەوەمیش ئەوان ئەبێ ئەگە حکومەتەکە نەگەتە چارەسەرمان ئەبێمەش ئەنجام خۆمان بێمان خلال ئەم چەند ڕۆژ لێمە زانیمان ناگەتە دەڕۆژ 5 ڕۆژ ناگات گەرە بکەینە خۆمانە ئێوە چیتان بەدەستەوە ینی ئێوە لە ماوەی ئەم 4-5 ڕۆژە کە پێیان وتون ئەتوانن چی بکەن ینی بچن لە دادگا ئەم بڕیارە هەڵوەشێنەوە یان لە سەرماگەی کشتتوکاڵ چۆن ئەم ئێوە تۆڵی تاپۆی ڕەشمانەیە ئایا گوێتان لێ ناگرن ئەم تاپۆی ئێوە سیر ناکەن کێشەکە ئەوان قسەکەیان ڕێەکە ئمە وەرقە هاوردیمانە وەرقە لەبان و هاوردیمان لە بەغا و هاوردیمان لە دادگا هاوردیمانە لە کەشتتوکەڵەوەمە بەڵام لێلا قسەکەی ئمە ڕێ ناکە لەوەرە کوردیمان قسەی مەڕی ناکات دیانسە براکەم ئەوژە قسەی کرد لەگەڵ بە پارێزگای دیار لەگەڵ دادگایشە لەگەڵ زای عەدلیشە وەرقەش بانیمان لێلا ناخۆتەوە لەوە ئەوان هێزگان و قەوتر لە هێزەکەیمە وەکو جارانی ئێمە هێزەکەی کوردەکان لە هێز عەرەبەکان قایمتر بێ بەڵام ئێستا دوای ڕێفەرەندۆمەکە هێزەکەی وان قەوترە وەرقەش بانیمان ڕقەکە لای ئەم کۆنە بەسییان ناخۆتەوە ئیش ئەوان ڕاستیە لەوەرە چی ئەوان هێزیان هەیە هێزی حەشتیان هەیە هێز عەسایبیان هەیە پەرلەمانتاریان هەیە لە جەلەلا و لە باقوبەوەیان ئیشەکان وەک ئیمە نییە کەسکمان نەوەت ئیمە بەس تەلەفۆن پەیوەندیکەمان بە پارێزگای دیالەوە وتی من توانم پەیوەندی و پێیان بکەم کە بوست ڕایوەستنەوە بەڵام چەندێک واستەوە یان معقول ئێمە گشت هەفتەیە دە ڕۆژ گەرە بشین شەڕێک گەورە بوویمان ئاوایکشی لەولا خڕ بوت وڵ عەرەب هات نابێەوە شەڕ و توتیژی ئەبێ چی یاسایی بوت مامۆستا ئەگەر بۆمان بکەیتەوە بۆ نمونە ئەم بڕیارەی کە ئەوان هێناویانە جێبەجێ کرا دوای ئەوە چارەنووسی ئێوە چی لێ یعنی بۆ نمونە ئاوارە هەبن ئەبێ شوێنەکانتان بەجێ بێڵن دوو ئیشارە دەمان ئەستەکە بکەمان یاوەسا ئەی داواکاریم هەیە حکومەت کوردستان گشتی باتە سەر خەتوەلمانە و 10 پاڵانی گشتی داوا لێکەم لە هەموو شوێنەکانە نەلێک شوێن 10 پاڵێکی بەتە با سەر خەتەوە بات حاڵ ئەی وەزع بێت لە ناو ناوچە دەبران شێخ باوە دومین خەتەکە ئایا حکومەتەی کوردستان ئەگەر من بینیت جۆتیاری کەم و هاوارە بێمە لە 75ەوە خۆی رازیە کە قبوڵەکە کە کوردێک دەرچێت لە منتەقی خۆی دەری بکێت و هاوارە بکێت وەکو بڵکانە ئەگەر نەوەی ئەم ئیشێکشتەوە وەفدشەنیمان بۆ حکومەت کوردستان هەموویان هەناردیمانە ئەگەر نەگەمان چارەسەر یەک حەلمانەی چارەسەرکمانێ ئەبێ خۆپشاندان خۆمان خیزانمان مناومەکشمان بڵێ نەبان سەر جعدەکە خۆپشاندەی سەر تا سەر بکەیمان حەقۆمان بسەیمان یەوەسا گەرە خۆمان بینە کوشتەوە خوێن برشیمان ئەو ئەنە چارەسەرمان لە خوێنشان زیاتر ئەو لەوەرەوە داواکەرم هەیە تو جوابی وەڵامی ئەو پرسیارەت دەدامەوە ئایا ئەم کۆتا بڕیارەی کە هاتووە ئێوە نوێنەرەکانی کورد لە پەرلەمان و سەرۆکایەتی کۆمار کە کوردە وەزیرمان هەیە لە ئەنجومەنی وەزیرانی عێراق ئێمە نوێنەرمان هەیە لە بەغدا ئایا ئێوە نوێنەرەکانتان ئاگدار کردوتەوە بۆچی باسی ئەوەمان بۆ بکات ئەوان قسەیان چییە لەبارەی ئەمەوە کە هۆشەر عەبدەڵڵا ئیشی کرد بەڵام حتا کوستان من يعني لا كريم علاغا رزمي بوي ابي بطبان سرخات اما اقدر قشتيان كرديمانا وروش واشم وروسيا شمش وهرا بردو رويا خومش اقدر همو لان كردما لا بيواندي للتليفون ولا كانوا اقدر كلموت ما بار سرخات بترسي قورات زور هي لسر ما لسر تباشر مو شيخ باوش هي ابي قندك بيلي نيجيوا وخاني حوش كشي لما بنو ارزقش لما زفت كرياتو داغيري كريات
ئایسە من ئەوە سانی قەزدەکە ینی گومانەکەم بەرلەمانتالەکانمان و پارێزگەکەی دیالە کە علی ئاغەیە و کاشی کۆمەریۆس بەرێزە لە پەرلەمان بەغایە ئەندام مەکتەب سیاسیشە لە سلێمانی ئەبێ باتە سەرخەت و قسەکە مەژنە باتە سەرخەت لەوە چارەسەر زیاترمان نییە ئەو کاتە چارەسەرنەوی ئەبێ ئێمە خۆمان گەرە ئەنجام خۆمان بێمان بە ماڵ و مناڵ خۆمان ئەنجام خۆمان بێن بڕێنە سەرخەتەوە بۆ باجعدە خۆپشاندانی گەورە بکەمان لەوە زیاتر ئەمە پێویستمان بەوەیە کە هێزی پێشمەرگە بگەڕێتەوە بۆ ناوچەکانمان بۆ ئەوەی یەکسانی هێز بپارێزرێ بۆ نمونەسە هێزی عراقی لێیە بەڵام ئەو هێزانە هێزێک وەکو جەناب و توی لایەنگری ئەەکەن بەڵام ئەگەر هێزی پێشمەرگەش بگەڕێتەوە بۆ ئەو ناوچانەی کە ناوچەدان ڕێبنراوەکانە ئیتر دۆخی کوردەکانیش باشە بێت. ئەم قسە ڕاستە شین خۆیەتی ئێمە پێشەوە پێشمەرگە ئەساش لەناو ئەو شەهید سمکۆ خۆعافێکە بیللانە شەو ڕۆژلامان زۆر ئاسان بی و کەس نەتوانست باتەقی زۆرمانەوە و فەلاحی لا خۆمانکردن خەڵکەکە زۆر استراحەت بەڵام دوای ڕفراندۆمەکە و ینی پەیوەندیمان هەیە لەگەڵ ئاسایش و پێشمەرگەی بەڵام ئەو سنوور ئەوان نییە بەڵام ئەگە بەتیە پێشمەرگە و حکومەت کوردستان بەرتی دیوە بۆ ناوچە وەڵاهی زۆر خاص و دۆزاکۆ ئیمەش ئاوادان گوندەکەمان و کەشتگەڵ خۆماش بێنە ڕێ و هەموو چاکسازیەوە بار. زۆر سپاس بۆ لوقمان محەممەد ڕۆستان نوێنەری جوتیارانی گوندی تەپەچەرموو زۆر سپاس کە لەگەڵمان بووی بۆ زانیاریەکانت بینەرانی شارپرس زۆر سپاس تا ئێستا لەگەڵمان نبووی ئەمەی کە ئێوە بینەری بوون کێشەی جوتیارانی گوندەکانی سنووری ناحەی گوڵاڵەیە کە لەلایەن جوتیارە عەرەبەکانەوە هێرشەکرێتە سەریان و لە ڕووی یاسایی و هەم لە ڕووی کێشەی کۆمەڵایەتیان بۆ دروستەکرێ و داواکارن کە هێزی پێشمەرگە بگەڕێتەوە ناوچەکانیان و نوێنەرانی کورد لە بەغدا بێنە سەرخەت بۆ ئەوەی پارێزگاری لە بەرژەوەندەکانیان بکەن و ئەو گرێبەستانەی کە هەیەە ئەو تاپۆ و ئەوراقانەی هەیەە بیجوڵێنن بۆ ئەوی ئەو بڕیارە ڕابگیرێت. کاتێکی خۆش.